القائمة بين البلدين الشقيقين إيران والعراق. ئەمڕۆ 45 ساڵی تەواو بەسەر ڕێکەوتنامەی جەزائیری ساڵی 1975 دا تێدەپەڕێت کە قۆناغێکی تری پڕ لە نەهامەتی گەلی کوردستان کە لە ئەنجامی شۆڕشێکی خوێناوی 14 ساڵی ئەم گەلەی تووشی شکستێکی ترسناک و دڵتەزێن کرد. دابەشکردنی خاکی کوردستان لە دوای جەنگی جیهانی یەکەم بۆ خۆی بنەمای نەهامەتیەکانی 100 ساڵی ڕابردووی گەلی کوردستان بووە، چونکە وڵاتانی ناوچەکە لەو پەڕی ناوکۆکی و قەیرانەکانی نێوانیاندا هەمیشە لەسەر خاڵێکی هاوبەش کۆک بوون. ئەویش ڕێگەنەدانە بۆی کە نەتەوەی کورد بە مافی چارەنووسی خۆی بگات. بۆی ڕێککەوتی ساڵی 1973 سەعداباد بە بنەمای هاوکاری تاران و بەغدا دەژمێردرێت لە هەموو بوارەکاندا تا ئەوەی هەردوو وڵات وەکو پاشکۆی وڵاتانی سەر بە بەریتانیا لە ساڵی 1955دا بوونە ئەندامی پەیمانی بەغدا کە هاوپەیمانێتێکە سیاسی و سەربازی بوو. تەنانەت ئەو هاریکاریە بە یەکێک لە هۆکارەکانی ڕوخانی کۆماری کوردستان هەژمار دەکرێت. بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی پاشایەتی و ڕاگەیاندنی سیستەمی کۆماری لە عێراق، ڕژێمی پاشایەتی ئێران بەردەوام بوو لە دژایەتی دەسەڵاتی نوێ و پلانگێڕی لە دژی، وێ هەمیشە لە کەمیندا بۆ سود وەرگرتن لە ناکۆکیەکانی ناوخۆی عێراق و بەکارهێنانی وەکو کارتی گوشار بۆ دەست بەسەرکردنی بەرژەوەندیەکانی خۆی. هەر بۆیە هەڵگیرسانی شۆڕشی 1961 هەلێک بوو بۆ تاران کە بیەوێت لە ڕێگەیەوە گوشار بخاتە سەر دەسەڵاتدارانی بەغدا و سەپاندنی خواستەکانی بەسەریاندا. سەرکردایەتی شۆڕشی کورد لەو گەمەی نێوان بەغدا و تاران و ئەنقەرە تێگەیشت بوو، بۆیە هەمیشە بە دوای ڕێکەوتنی ناوخۆیدا دەگەڕا و خۆی دەپاراست لەوەی ببێتە کارتی دەستی وڵاتانی ناوچەیی. بۆیە لە دوای کودەتای ساڵی 1968 باسیەکان باشترین چارەسەر لە ڕێککەوتنی ئازاری 1970 دابینرایەوە. بەڵام ڕژێمی پەهلەوی ئێران هەوڵی زۆری خستە گەڕ بۆ ئەوەی گومان لە نێوان کورد و دەوڵەتی ناوەندیدا دروست بکات و تا ڕادەیەکی باشیش سەرکەوتوو بوو. سەرکردایەتی کوردیش بە تێگەیشتن لەوەی ویلایەتە یەکگرتووەکان کاریگەری گەورەی لەسەر ڕژێمی پاشایەتی ئێران هەیە لە ڕێگەی تایبەتەوە ویستیان ئەو زلهێزە پشتیوانی کورد بکات. بەڵام ڕژێمی تاران لەوەشدا توانی قەناعەت بەسەر نیکسۆنی دەستگای هەواڵگری ئەمریکا بکات بەوەی ئەوان سەرکردایەتی کورد ڕازی بکەن بەوەی شای ئێران ڕازگۆیە و لە بەڵێنەکانی نەترسن. بۆیە کاتێ لە ساڵی 1974دا شەڕ هەڵگیرسایەوە زۆربەی کارتەکانی کورد کەوتنە دەستی حەمەڕەزا شای پەهلەوی و ئەویش لە 6 ئازاری 1975دا لە جەزائیر بۆ سەپاندنی مەرجەکانی خۆی بەسەر ڕژێمی بەئەسدا بەکاری هێنا و کوردی خستە بەردەم نووسکویەکی ترسناکی دیکە. راپۆرتی لیژنەی پایک لەگەڵ ئەوەی ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە سەرکردایەتی کورد لەسەر بەڵێنی نهێنی ئەمریکا چۆتە ژێرباری هاوپەیمانیەتی شای ئێرانەوە. بەڵام راپۆرتەکە ئاماژە بۆ دەدات مەبەستی ئەمریکا لە بەکارهێنانی شۆڕشی کورددا وەکو کارتی گوشار بۆ سەر ڕژێمی عێراق هاوڕێی ڕژێمی تاران بووە بۆ دەست بەسەرکردنی خواستەکانی و کوردی وەکو کارتی فشار بەکارهێناوە. تەنانەت نەیهێشتووە لە چوارچەوەی ڕێکەوتنی ئازاری 1970دا لەگەڵ حکومەتی ناوەندیدا بگەنە ئەنجام. تەنانەت ئیسرائیلیەکانیش ڕۆڵی چاواشەکارانە هەن بۆ بەرپرسانی شۆڕش هەبووە لەوەدا کە جەختیان لەوە کردوتەوە کە شای ئێران خیانەت لە شۆڕشی کورد ناکات. دەبێت لە دوای 45 ساڵ و بە هەڵسەنگاندنی قوربانیەکانی کورد لە جەنگی دژە تیرۆر و بەرگری لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەڵوێستی ئەو وڵاتانە لەمەڕ ڕێفراندۆمەکەی کوردستان ئەو پرسیارە جەوهەریە لە خۆمان بکەین. ئاجگە لە بەکارهێنانی خەباتی کورد وەکو کارتی دەست بەسەرکردنی بەرژەوەندیەکانیان لەکوێ و لە چ قۆناغێکدا زلهێزان لەگەڵ مافی چارەنووسماندا بوون.